گوندی دزڵی ئەو گوندەی کە خەریکە چۆڵ دەبێت لە دوو دەی ڕابردوودا کۆچ و بەجێهێشتنی زێت لە وڵاتانی ڕۆژەڵات بەوەکاری جەنگ و ئابووری و کۆمەڵایەتی بە تەواوەتی ڕووی لە زیادبوون بووە لاوان و گەنجان بە ڕێگەی یاسایی و نایاساییدا بەرە وڵاتانی ڕۆژ ئاوا کۆچ دەکەن کاتێک بەراوردێک لە نێوان کۆچی ناوچەکاندا دەکەین شوێنێک کۆچکردن تێیدا زۆر نائاسایی دێتە بەرچاو ئەو شوێنەش لادەکانی هەورامانی دیوی ڕۆژەڵاتە کە بەراورد بە شوێنانی تر کۆچکردن تیاندا چەند قات زیاترە بۆ نمونە دەیەکی وەک دێی دزڵی لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا زیاتر لە 300 لاو دەکەی خۆیان بەرە وڵاتانی ڕۆژ ئاوا بەجێهێشتووە ئەمە لە کاتێکدایە کە دەی دزڵی بە یەکێک لە ئاوەدانترین شوێنەکانی هەورامان دادەنرێ و لە مێژوودا باوەشێکی گەورە بووە بۆ کوردی ناوچەکانی تر بە تایبەت کوردەکانی باشوور کە لە کاتی لێقەومان و ماڵوێرانیدا ڕوویان لە دزڵی کردووە بەڵام ئێستا بەهۆی کۆچەوە هەم مێژوو هەم دیمۆگرافیای ناوچەی هەورامان بەرەو گۆڕانکاری دەڕوات ئێستا ژیان لە هەورامان بە جۆرێکە تاکە سەرچاوی بژێوی ئەو ناوچە گەشتیاریانن کە لە ناوچەکانی ترەوە گەشتیاران ڕووی لێ دەکەن بەم جۆرە هەر کەسێک خاوەنی پارچەیەکی گەشتیاری نەبێت ناچار بە کۆچ دەبێ و نیشتیمانە سەوزەکەی خۆی بەجێ دەهێڵێت چونکە ڕەوتی ئاسایی ژیان لەم ناوچانەدا گۆڕاوە و چیتر مرۆڤ ناتوانێت بە باغداری و کوشتوکاڵ و ئاژەڵداری ژیانی خۆی بەڕێ بکات دوجار ئەوە کارەکانی ئەم کۆچە نائاساییە هەرچی بێت زیانەکەی لە فەرهەنگی کورددا تەواو دەبێت بەو پێی هەورامان و لادێ ئاوەدانەکانی هەمیشە بەشێک بوون لەو هەوێنەی هونەرێکی باڵایان بۆ کورد خۆڵقاندووە ئیسە تۆ پەنەماواچێ هۆکار و کۆچ و گەنجا هەورامانی بەیچێشی گێڵۆوە